کەسانێکی زۆر هەیە خۆشەویستان لەسەر زەویدا ناوبانگیان هەیە، لەسەر زەویدا خەڵکێکی زۆر خۆشیانی دەوێ، بەڵام ئەو کەسانە لای خوای گەورە زۆر مەبغوزن، واتە خوا زۆر ڕقی لێیانە. لە ئاسمان هیچ ناوبانگێکی باشیان نییە. کەسانێکیش هەیە لەسەر زەویان مەعروف نین و ناسراو نین، ناوبانگیان نییە، بەڵام لە ئاسمان بەناوبانگن. لە ئاسمان ناوبانگێکیان هەیە، لای مەلایکەکانی خوای پەروەردگار ناوبانگێکیان هەیە. چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ما من عبد إلا وله صيت في السماء. هیچ بەندێک نییە ئیلا لە ئاسمان ناوبانگێکی هەیە. سوێن بەخوای ئەرز و ئاسمان لە منەوە هەتا ئاخر نەفەرتان هەچی لەسەر ئەم زەوێدا هەیە لە ئاسمان ناوبانگێکی هەیە، ناوێکی هەیە، شوهرەیەکی هەیە. هەموو کەسێک پیاو بێ، ئافرەت بێ، باش بێ، خراپ بێ، دیندار بێ، بێدین بێ، هەمووی لە ئاسمان ناوبانگێکی هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئەو کەسەی لە ئاسمان ناوبانگی بە چاکە هەبێ لەسەر زەویا بە چاکە ناوبانگی هەیە. ئەو کەسەشی لە ئاسمان پەنا بەخوا ناوبانگی بە خراپە هەبێ لە ئاسمانیش ناوبانگی بە خراپەیە. جا بۆیە قڕ بەسەر ئەو کەسانەی کە خەڵکی خۆشیانی ناوێ، زوڵمەکەن، ستەمەکەن، زاڵمەکان، خوا خۆشیانی ناوێ، بۆی خەڵکی خۆشیانی ناوێ. خراپەکارەکان، دوور لە خواکان. چونکە والله لە حەدیث صحیح بوخاری مسلم داهاتوە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە خوای گەورە کەسێکی خۆشویست بە جوبلەیت دەفەرمێ: سەلامی خوای لەسەر بێ، من فڵان کەسم خۆشە بێ. یا ڕەبی خوای لەو کەسانە بێ. خوای گەورە دەفەرمێ: ئەی جوبرەئیل، من فڵان کەسم زۆر خۆشە بێ. ئیتر پیاوە یا ئافرەتە؟ بڕۆ لە ئاسمان، لە حەوت ئاسمانەکە بڵاوی کەرەوە، بە هەموو مەلایکەکان بڵێ کە چەند هەزار ئەوەندەی خۆمان دەبن، چونکە عەدەد ئێوان زۆرە، سەلامی خوایان لەسەر بێ. بڕۆ بڵاوی بکەرەوە لە ئاسمانەکان یەک بە یەک، بڵێ خوای گەورە فڵان کەسی خۆشە بێ، ئێوەش خۆشتان بوێ. هەموو خەڵکی ئاسمان خۆشی دەوێ، ئەمجا لەسەر زەویژە خەڵکی خۆشی دەوێ. وە کاتێکیش خوای گەورە ڕقی لە کەسێک بوو، پەنا بەخوا بە جوبرەئیل دەفەرمێ: من ڕقم لە فڵان کەسە، تۆش ڕقت لێی بێ. بڕۆ لە ئاسمان بڵاوی کەرەوە لای هەموو مەلایکەکان، بڵێ خوای گەورە ڕقی لە فڵان کەسە، خوا فڵان کەسی خۆش ناوێ. جا بۆیە هەر کەسێک لە ئێمە ناوبانگێکمان هەیە، تو خوا بە ناوبانگی خۆمان لە ئاسمان ناشرین نەکەین. با ڕۆژانە ناوام بچێت بۆ خزمەتی خوای گەورە، زیکری خوا بکەین، یادی خوا بکەین، قورئان بخوێنین. پێت خۆشە ناوبانگت لە ئاسمان بە چاکە بێ، دەی چاکە کار بە. ئەگەر پێت خۆشە پەنا بەخوا لای خوای گەورە ناوبانگت بە خراپە هەبێ و شەرمەزاری لای مەلایکە بی، خراپەکاری بکە، کەس بێگومانەوەی پێ خۆش نییە. کەواتە بە ناوبانگ و شوهرەی ئاسمانمان چاکەین. وەڵڵا خەڵکی نایناسێ، لە ناو کۆمەڵگای ئێمەدا هیچ کەسێک نایناسێ و مەعروف نییە، لە ئاسمان زۆر زۆر ناسراوە، مەشهورە بە ناوبانگ. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی. کەسانێک شێ پەنا بەخوا مەشهور و بە ناوبانگن لە دونیادا، بەڵام لای خوای گەورە هیچ قیمەت و نرخێکیان نییە، لە ئاسمانە بە خراپە باسی دەکرێ، چونکە خوا ناناسێ.